بە ئامادەبوونی بەرپرسی مەڵبەند و بەشێک لە دۆستان و ئەندامانی کۆمەڵی دادگەری لە سنووری مەڵبەندی چەمچەماڵ بانگەشەی لیستی کۆمەڵی دادگەری بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێکرد. بسم الله الرحمن الرحیم. تەنها بەناوی ئەڵڵاه لێرەوە دەستمان پێکرد ئێمە لە کۆمەڵی دادگەری چاومان لە دەستی ئەو میلەتە ستەم لێکراوەیە، ئەو میلەتە مەزلومەیە کە پشتیوانمان بێ. ئێمە لە ڕابردوو سەرکەوتنی گەورەمان بەدەستێنا، بەڵام بوێرانە بڕیاری بایکۆتی پەرلەمانماندا. خاڵێکی گەشت، خاڵی سەرکەوتن، هەڵوێستێک بوو بۆ ئێمەی کۆمەڵی دادگەری. منەتمان بە پەرلەمانێکی دیزاین کراو نەبوو، بۆیە لێرەوە جارێکی تر بەڵێنماندا کە مەیدان چۆڵ نەکەین لەژێر هیچ بیان و پاساوێکە. پشتیوان بەخوای پەروەردگار ئێمە دەست لە دەست قووەت لە ئەڵڵاه پاشان بە هیوای ئەو جەماوەرە هاتوونەتە مەیدان. ئومێدی زۆرمان هەیە ئینشاءالله تعالی. هەمیشە گەشتبینین بەوەی کە سوپاس بۆخوا مەیدانەکەمان چۆڵ نەکردووە، لە خزمەت بووین لە بواری پەروەردە، لە بواری خێرخوازی، لە سەرجەم سێکتەرەکان، لە کاری کۆمەڵایەتی، ئاشتەوایی، دڵسۆزی بۆ ئەم خاک و میلەتە بەردەوام بووین و هەر بەردەوامی ژەبین. ئێستاش کە کایەکی سیاسی هەڵبژاردنێک هاتوۆتە ئاراوە، بەڵێنمان داوە بەشدار بین بە پۆلێک کاندیدی دەست بە دەست نوێژەوە. کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە کۆمەڵێک کاندیدی بوێر و دەستپاک و چالاک دەچێتە بانگەشەی هەڵبژاردنەوە و کاندیدانیش چاوێن لە متمانی هاوڵاتیانی بەژمێنەتی کوردستانە. بسم الله توكلنا على الله. بناوي خوا پشتیوان بخوا. ئێمە لێرەین لە چەمچەماڵ، پایتەختی شەهیدان و ئەنفال کراوان، کەس و کاری شەهیدان، کەس و کاری ئەنفال کراوان. ئێمە دەستپێکی بانگەشەمان لە شارەکەی ئێوەوە دەست پێ کرد. بۆیە چاومان لە هەوڵ و هیممەتتانە، چاوتان لە ئیش و کارمان بێ. پشتیوان بەخوا ئەو دەسەڵاتەی کە ئێوەی مەحروم کرد لە مافەکانتان ئێمە بۆتانە گێڕینەوە. پشتیوان بەخوا دەستێکی ئەمینە بین، دەستێکی دادگەر ئەبین بۆ ئەوەی بتوانین ئەو زوڵم و ستەی لێتان کراوە و لە خەڵکی کوردستان کراوە بە باشترین شێوە بۆتان بگەڕینەوە. لیستی 285 لیستی کۆمەڵی دادگەری ئەو لیستەیە کە جێگەی متمانەی ئێوەیە، ئەو لیستەیە کە ناسراوە بە لیستێک کە هەمیشە دادگەری پیادە کردووە، هەمیشە هەڵوێستی بۆ لە ئاستەکانە. ئەو لیستەیە کە لە بەغداد داکۆکی لە مافەکانی ئێوە کردووە، لە کوردستان داکۆکیەکی سەرسەختی کردووە لە مافی خەڵکی کوردستان. ئەو لیستەیە کە هەمیشە شەهیدان و ئەنفال کراوەکانی لە یاد بووە، کە سوکاری ئەنفال کراوانی لەبیر بووە، مناڵە بێنەواکانی لەبیر بووە. بۆیە دانیشتوانی پایتەختی شەهیدان و ئەنفال کراوان جێی خۆیەتی کە ئێوەش متمانە بە لیستەکەی ئێمە بکەن، بە کاندیدەکانمان بکەن کەوا هەمیشە لەبەرەی میلەت بووین، هەمیشە لەبەرەی ستەم لێکراوان بووین. بۆیە حەقە ستەم لێکراوان پشتیوانیمان بکەن دەست لە دەست و قووە لەخوا بۆ سەرخستنی لیستی 285 لیستی کۆمەڵی دادگەری. کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵبژاردننی مانگی 11 ئەم ساڵ بە ژمارە 285 بەشدارە و هاوڵاتیان چاوەڕێن کاندیدانی کۆمەڵ نوێنەری ڕاستەقینەیان بن و کۆمەڵی دادگەریش بە ئومێدەوە چاوەڕوانە هاوڵاتیان پاڵپشت و پشتیوانیان بن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵ و کاندیدانی. ڕەوین محەممەد، کەناڵی پێم، چەمچەماڵ.